کوردستان بسر رئیس صلاحیت تایبت بوده یک جواباتین گرینگ و تایبتیجی حکومت هریما کوردستان بسرپرستی سرک وزیران مسرور بارزانی گرینگی که زیاده پیداین هل دست پیکی و نکوه که پروژه که برچاف کار سرتی تکرن دستگرتنا داهینه را نتنا با هریما کوردستان داهینر او هر دو پیونه سالن در بازوی داده متات نگوتن خلکیت گودنه داهینه ران جهوال ویرینینه خونید گلته ایدی نابنه راستی بشک زیده شوان داهینه ران مخابنی و داهینه نین خو گل خوب بن آخ کرن بشک دنجی اول ماید جانه دا داهینه نین خو وره کاش در وگرتن جوی کو خونین خوب بکنه راستی بیرامتش بچی کاتی و حتی برای چند سال آجی ما او داهینه رو دیتن همی گاوات گوتن کسی ندسته ما بگرد اف پیوه گل جراحت دوباره کرد یا نخوشه بو هر کسی که تایبتیش نافلات خدا بجید وکی کسی که داهینه رو بینت کس نبود دستی بگرد تو بجید چند بو داهینه ری بخو یا نخوش بود جان خو همیه ترخان کد بو داهینانه که بوار جدا جدا جیان بسانه ایلی بخد دبوی چند دو زحمت بود جبرین دیجی ایدی پراسپارده و سرک وزیران و سرپرستی حکومت هریما کوردستان خوشحالی و بریا دمکی درش او پروژه بی راستی مالا داهینه رو داهینان تایبتیجی انستیتیوتا داهینان و نویگری کوردستان کی آی ما همیو دید کیفا ما همیوات نوکه ام راستانه که بچی که سر کی آی بکین انستیتیوتا هنده مازن کو داهینه رو همیو و که مالاخو پینا سکری کیفا همیو گلکوات نوکه مجیلی چنه دهاتی دا پروژه کی آی تایبتیجی برف کیوه پراستیجی تنه ناوک بیه و کم الله داهینه را یعنی پراستیجی دسته داهینه را هاتی گرتن و داهینان نوانا ایدی بینه پروژه جوی خدمت کردن کردستانی و رنگجی جهانی جیب گشتید بوارن جدا جدا داب تایبتیجی این نکه تکنولوژیا و تایبتیجی جیانا جیریا دست کرد کتینت نافدا از زیادتر بحث ناکم دکومنتاری یک کرد ام ببینن یک شوان پروژه کت ناوا انستیتوت ده هاتی ورگرتن کار سر راتی کردن بر همه مدید هنجی ببینن پشتی هن بینن زیادتر ام ده سربابتی راستی بیانە بەرچاوت کە تەماشای ئاسمانی کوردستان بکەیت و ئەم تەموو وجود و کاڵە ببینیت. پێزبوونی ژینگە تەنها پرسێکی ناوخۆیی نییە، بەڵکو قەیرانێکی جیهانیە. پرۆسەی گۆڕانی کەشوهەوا خێرا دەکات و هەروەها کێشەی گەورەی تەندروستیش لەگەڵ خۆی دەهێنێت. ئەگەر بمانەوێ هەڵوێستمان هەبێت، ئێستا کاتیەتی. ئەمانە سەرچاوەی سەرەکی ئەم تەموو مژ و غازە ژەهراویانن. ئەگەر چارەسەرێک نەدۆزینەوە ژینگە و تەندروستیمان زیانیان پێدەگات. سەرڕای ئەم ئاڵنگاریانە کوردستان خاوەنی سێ ڕووباری گەورەیە. ڕووباری خابوور، زەی گەورە و زەی بچووک. و هەر یەکیان سەرچاوەیەکی دەوڵەمەند بۆ وزەی سەوز پێشکەش دەکەن. ئەم ڕووبارانە دەکرێت ڕێگامان بن بەرەو داهاتوویەکی گەشاوەتر و پاکتر. بەرهەموو دەستکەوتەکانی ئەم ئەنستیتیۆتە یەکێکە لە ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خودی خۆشم شتێکی زۆر تایبەتە. چیرۆکی گەشتی بیرۆکی داهێنەرانە لە هەرێمی کوردستان زۆر باش پێشکەوتوە تاکو ئێستا. لێرەدا بەرهەمی دیدگا و خەونی پیاوێک دەبینین کە ئەویش چەرخێکی خولاوی سادەیە. و ئێستاش ئەم چەرخە هایدرۆپاوەرە پێشکەوتەوە شەهیدی توانای ئینستیتوتی داهێنان و نوێگەری کوردستانە. کاک سعید بناسە کە داهێنەرێکی پێشەنگی کووردە. چیرۆکەکەی بە چەرخێکی ئاوی سادەی سوڕەوە دەستی پێکرد. بەریان بینەوێرێ 2005 مە مەشروعی چکردبی هەری پاڵدانە کارە ببی بەس بەردەستمە گەلێکی تەنگ بی پشتەوانی مەنەبی چاریکاری مەنەبی شتی دەست پێکێ کەس بار ناکرد. کاک سعید زیان لە 10 ساڵە پەرە بە بیرۆکەکەی خۆی دەدات. چرخێکی سوڕاوی دروست کردووە کە بە کەڵگۆرگرتن لە ئاوی ڕووبار وزەی کارەبا بەرهەم دێنێت. بەڵام ئەو تەکنۆلۆژیای کە چرخەکە بە ئاوی ڕووبار دەسوڕێنێت بەشی ئەوەندە وزە بەرهەم نایەنێت کە قەرەبووی تێجووی بەرهەمهێنانی ئەمریکا بکاتەوە. بنگاه کاتەوەکی نۆوی KII gelek keyfim hatır ya satmamam pişti yağmur ekster kadem ker online pişti ki ayvek düşün cevabımı fark etmedi cenab-ı doktori gelek ki bedrfaj
شارەزایانی تیمی KI هەڵسەنگانیان بۆ بیرۆکەکەی کرد و بڕیاریاندا پەرە بە تۆرباینی چەرخی ئەرخەمی دەست بدەن کە ئەویش تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوی بۆری بەرهەمهێنانی وزە لە ڕێی ئاوەوە. پرۆژەکە لە بەردەوامیدا ڕووباری خابوور لە ساخۆ هەڵبژێڕراوە بۆ دانانی یەکەم نمونەی چەرخەکە وەکو خۆناغێکی تاقیکاری. بە هاوبەشی لەگەڵ زانکۆی دۆهۆک، زانکۆی زاخۆ، زانکۆی جیهان و زانکۆی ئەمریکی لە دۆهۆک شارەزانی ئەکادیمی ژمێرکاری ئەندازێری وردیان بۆ دیزاینی تۆرباینەکە پێشکەش کردووە. طبعا برای شوره دیزاین مکری ما پیش با احمد جمارا بینیم ویجی او دی او جی پروژه ما دیشته بره خوشحالی و ما هاری کاریش با مستای زاخو ورگرد با جمارا بدنم او پشتینگی او جمارا تحویل بونگشت اما مستای زانکو دو که دوبشه نویرج حسابات خوب بکن پشتینگی وقتی او تشواتی کرنش لای ما مستاوا او جمارا هاتن دفمن دوبشه سروا جمارا دیزاینابی پروژه بکن. دکتۆر ئازاد نەجار سەرپەرشتی تیماکی کرد بە دیدگایەک لە داهێنان و بەردەوامی. ئەف تورباینەم بەچێکری و نەبەست تورباینە ئەڤە سیمبولێکە کو مەشیامل کوردستانێ کاتێکی کێم ئامێرێکی هێندە گەورە بشین چێکین چێکردنەوەیکی زۆر قورس بی نە ئاسان بی ئەم دیشین هەر تشتێکی بۆ مستەقبەلی کوردستانی چێکین و بەهێری کوردستانەما پێش بکەن. ئەندازێر ئیدریس و تیمەکەی لە کارخانەکەی KI دیزاینەکانیان هێنایە دی و کردیان بە ئامێرێکی پێشکەوتووی کۆڵەتی بەرز. کارێمە هەر دیزاینێک بۆ موارێ بێدەی ئەم دیزاینێ بڕەنگێکی گەلێکی دەقیق ئەم بکنە ئامێر و هەر پارچەکە ئەم vێدێ دروستکن کوالیتیکە و دقەتێکی گەلێکی بەرزە هەرژی ئەم دوو کوالیتێ ئۆروپی دچن و تیمێمە گەلێکی باشە گەلێکی زیرەکن و ئینشاءالله بسەرکەفتن بن. ئەندازێر محەممەد تیشکی خستە سەر ئەو شێوازانی کە داهێنەری پرۆژەکە نیشان دەدات. بێگومانەوەی ئەمەش کە دروستمان کردیە پێڕەوی هەموو ستانداردا کارەباییەکانمان کردی ئەگەر باسی ئەلکتریکال سیستەم بکەم کە سیستەمەکە کۆمەڵک ئامێری زۆر پێشکەوتوو چالاک و چستوی بەرز بەکار دێنیتن کە دەتوانێت چارەسەرێکی بەردەوام و نوێگەریانە پێشکەش بکات. ئەندازێر هۆگەر ڕوبەر و چەندین بربەستی تەکنیکی بووە بەڵام لەگەڵ دکتۆر ئازاد بە داهێنەری کۆڵنەدان ئەو بربەستانیان تێپەڕات. بۆ زاڵبووم بەسەر ئەم بربەستانە تیمەکە سێ ئامێری نوێیان لە پێش قۆناغی بەرهەمهێناندا دروست کرد. چەرخێکی سوورەوەی سەربەخۆ، ئامێرێکی پرسکردنی تایبەت و گراینڈەرێکی تایبەتمەند بە پەڕەکانی چەرخەکە. یال هەمیە زەحمەتتر دیزاینا ئەوی پرۆژەیدا ئەو بکو چەند بەشن پێک بێتنە گرێدانێتی و سنتەرێ وانە هەمیە سەداسەد ئێک سنتەر بێتن و بشێن ئەوی جیهازی بەرها بینین هەندێکش بەشێت دوێ پرۆژەی هایدرۆ پاوەری پێویستی هەندێک جیهازە بووە بەر هەندێک مەجبورژی بووین مە دیزاینە هەندێک جیهازە کریە دەبشێمەوە پارچە بەرهەم بینین. محەممەد وردەکاریەکانی سیستەمی کۆنتڕۆڵکردنی ئۆتۆماتیکی دەخاتە ڕوو کە بۆ دڵنیابوون لە سەرکەوتنی پرۆژەکە تۆمار کراوە. لە بۆ حیمایەتیە و ئەسیزانەوە ئامێرانێکە بەکارمان هینایە کۆنتڕۆلەرێکماندانایە لە هەمان کاتیشدا سیستەمەکی دیمان دیزاین کردیە لە بۆ تەحەکومکردن بە بڕی پێویستی ئاو لە بۆ ئەو پرۆژەیە کە پێویستە لە بۆ بەرهەمێنانی بڕی دیاریکراوە خوازرا و لە وزەی کارەبا. کەس ناتوانێت نکۆڵی لە گرنگی کاری بە کۆمەڵ و بەشداریکردنی بەهرەمەندنەوە خۆیەکان بکات لە تێپەڕانی ئەستەنگەکان لە هەر پرۆژەیەکدا بێت. مەلدەواتی مەلبەرە بوارە گرین ئەنرژیدا ئەم بشین ئیستیفادەکی وەربگریم شێوەیە جدا جدا کە هەرە بەرهەم بینین وەکو سەمەی سەرەکی کەیە ئەوەیە ما خەڵکی شۆرەزۆل کوردستانی هەیە ما کۆمپتەنسی پێویست کدوم شێوە ستۆکاربینی مەل کوردستانی هەیە هاریکاری هەمیە دەپێک بە دەشێن گەینە ئارمانجەت کوێت داوات. ئەندازێر ئیدریس و تیمەکەی ڕۆڵێکی گرنگیان بینی لە گۆڕینی دیزاینەکان بۆ ئامێری ڕاستەقینە بەڵدنیابوون لە بەرزترین کواڵەتی و وردبینی. ما هێشت بۆ ئەر تشتان نەممکن ماگەرە ممکن. بۆ سعید گەشتەکە لە تۆرباینێکی بچووکی سادەوە بۆ پرۆژێکی
و خونه بشمجه اف خونه بشتغل مد بس اف خونه بیشتکی راست و هم داخل سرکفتن مستروک حکمت حرمت کین تعمه هبت پشتوانی هبت یوگا و هم دشین نسایرشی کن تطایرش کاری مال ویری پیک و نبس و درست کردنا تکنولوژی کی نی بلکه و درست کردنا هیویه کی و پیش خستنا جیل کی نی ئەم پرۆژە بەڵگەی لەسەر ئەوەی کە لە ڕێگەی هاوکاری و داهێنانەوە دەتوانرێت چی بەدەست بهێنرێت بەڵام گەشتەکە لێرەدا کۆتایی نایەت چاڕوانی ئەڵقەی داهاتوو بن و پێکەوە دەچین بۆ ڕووباری خاپوور و دانان و تاقیکردنەوەی چەرخەکە دەبینین ئایندەی وزەی نوێبەوە لەلایەن ئەندازیارانی کورد لە کوردستان خەریکە دەست پێ دەکات گەشتاش دایکبینا وێ داهێنانی لێرە بمایک نایێت و ئەو ڤیدیو ئەز بوارکم دلێ هەمیە خۆش کرد تایبەتیژی داهێنەرە کارش سەرتێتەکردن ئەڤێن خەونێت مازن هەین ئیدی داهێنانên خۆ بینن ئینستیتیوتا داهێنان و نوێگەرییا کوردستانê پشتەوانیە حکومەت هەرێما کوردستانê gel tîmên taybetiyên ئینستیتیوتê bikine rastî ez xwe jî dê çavareyê beşê duê bim em bibînîn berhemê wê çunkî ya giring berheme derencamın van mijara zêdetir em gel du mêhvanên ezîz û du dahêner hema em behs bikîn got nava Kurdistan biçare bi xweşhalî ve Dr. Azad Neccar rêveberê giştî yê Înstîtûta Dahênan û Nûêgerî Kurdistan û berêz Şerîf Ehmed Ebdullah berpirsê peywendiyên giştiyên Înstîtûtê hîn gelek gelek xêrat Dr. du cara ez xweşhalim min ew kesa dît ev ê dil dirist kirî û ez wî kesî nûkeyt bînim ev ê serperiştiya dahênera dêkir we dilekê mezin jî maşallah çêkir vêja dê wizeyeke mezin ya paqij hebit kengî beşê duê em dibînî derencamî em dibînî نزی گلک nêzik خلال دو سه هفته دا nûkel zaxu e کل زخوه zaxu e tu jî çi ye zaxu از خلکی زخوه maşallah tedî zaxu jî gelek pêşkeftiye خود شولکی مازن هاتی کرنیل زخوه دستیوان صاوت vêca em jî çavareyê we nehîn ji şûret mezin bikin vêca ji destpêka ji dayikbûna înstîtûtê û heta nûke em hemiyê çavarên dîn başa çend proje hatîne pêşkêşkirin dahênerê Kurd li hemî cihê Kurdistanê çend proje hatîne wergirtin heta nûke نزیکی بجه 205 اپلیکیشن با مهاتن بیروکا مهاتن نحمی بیروکا جی او بیروکت مروف بنا پروژکت و بنا تشتاك انت كمان بس زربين بو متحفك تشي كرني بو تشتت وصاو نشو لي ميا بجا بشتما فلتر كري نيزيكي 28 بروجه دستما دايانو كا 28 proje 28 بروجه ما سيري شول كري افصال هني şûl serhatê kirin wekî vî turbayînî وكي في توربيني çi beş û çi beşa pêktên ew proje 28 عندك شو انا بيجي حفتشتك بروجكت ما بخونه يت ما يت بيمانغا همنا بس يديت هاتين بما هاتينش بيروكا هي السرقله بوبتانن صحي حتى ايتيش كشتكالي اش اوتوميشن ماكينه تشيكرنا حتى سر بروجكت كنا بو زمان تقول نوبن ساين لانجويج اما سرويج شو لكن يعني تشتي انساني وتشتي هر تشتي كان بزانين دشين خدمته في ولاتي بكين ام خد دينا بر berdawame pêşkêşkirina projeyan ji hatiye rawestandin انا بردامه 28 بروجه بردامه ew berdawam be bes nûke jî dahêner pêşkêş dikin me filan projeyê انا بردامه berdawame ew jî بردامه هر كومينا يعني هفتيانا دسيكا كام جلوان كومينا تشيتكي stafê ku nûkel înstîtûtê kar dikin mesela ew jî madem navê Kurdistanê ez hêvî dikim hemî Kurd bin vêca em nizanim hemî Kurdin yan jî me pêtivî heye xelkê ji derve we înabet gelve kar bikin ji bo ku ew dahênerên heyn dahênanên wana bêne dirist kirin bibine rastî حمي كردن hemî Kurdin حمي كردن maşallah هندك هاتينا كردي ديسبورا هيك شوانا شوانا از شوانا اجي دويما خلكي ام سويدي ازو مهندس هوجر سليم مش سويدي هاتين بس يدي حمي خلكي كردستان هنا Kurdistanê xwe başûrî hewlêrê dihûkê هوليري Silêmaniyê زاخو بالضبط Kak Şerîf tu jî gelek xêratî ممنون گلک سپاس
ڕەنگە مەسەڵەن یاپسانەهی بە پرۆژێکی پێشکەش بکەم مەسوەکی دکتوریژی گوتی هەمی ئەو پرۆژەنی نەم بکینە ڕاستی بەس یا گرنگ وێرە ئەوە هەممی کەسەکەت شێت پرۆژێک و پێشکەش بکەت یانژی تەمەنێکی دیوارکردی هەیە کەسێک مەسەڵەن بڕوانامەیەکە دیوارکردی هەبێت یانژی هەر کەسەکەت کارە بخواز بێم چیرۆکە هایدروپاوەری نیشە دەتن و ینی نکمە تەمەن و شەهادە و بڕوانامە ینی ئەساس نییە مهم ئەوەیە ئەو کەسە نخۆ بێ هزرێ بکەتن و کەسێکی داهێنەرە و فکرەکە داهێنەرانە هەیە و تابان ببێریش زۆر شەرتە ینی هەندێک زۆر کەس هەبینە ینی داهێنەر بینە بەس ئەو جۆرەتە نەداهێنە خوک و بێن و فکرێت ینی پێشکەش بکەین بەس ینی خۆشحالیوە کێ ئای وەکی دامەزراوەی هەی تازەوەکی ماڵا داهێنەرانە ینی مایتین ئەو ئەپلیکەنتە و ئەو کەسێ داهێنەر و هاتین فکرێت خۆ پێشکەشکردنە گەنج بینە کەسێ تەمەەن بینە کچ و کوڕ و بەێ ینی نادانێنە چەند دەشوانە ئەون ئەڤێن خوددان بڕوانامە شەهادە چەند دەشوانە ژە شادی نەبێ هەموویت ناف کارێکی دا کارکردین مەسەڵەن شەسازیە یان ژەر کارێکی دیە ئەف هەزرەوە هەبیە داهێنانەکات مشکویدا بێ هاتی پێشکەشکردی و دەرچوە وەرگرتیەوەش خودی حەسەب یعنی ئەو داتایدمە پتر ئەو کەسێت و فکرێت خۆیت داهێنەرانە پێشکەشکردنە ئەوەنە پتر ئەون و خەوان شەهادە و بڕوانەمەە بەسیەتین وەکی کاک سعید بخۆ ینی شەهادە و بێژن مەسەلەن بەکالۆریۆسیۆن ماسترەوەنە نەبیە بەس بخۆ ینی کەسێکی داهێنەر بیە هەندێک و تەمەنێ گەنجاتی بیە ئەوە گوتیە خۆ ئەس داهێنەرم و ئەس دەشێن بکەم ینی باوەڕ خۆ هەبیە و ینی جیەکە دروستە پەیدا کرد بەحسێ کاک سعیدی کرد و مە بەحسێ هایدروپارژی کرد گەل دکتوری بخۆژی بەس کە مەسەن خەلیک ژین بێژێت باشە دێ قازانجەوی چ بێتە بەدێ چکت ناف ئاوا خابیریدا یعنی هەموو تشتێک بت بەس بوو جوانیە وڵامە ئامیرێکی چێکری پیچێکی کارە بێ بوومە بەرهەمتینەتیانژی بالفعل نەتیجەکەوێ دەرەنجامێکی وێ باش هەیە دیفچوونەکە باش بۆ تێکردن ئینشاءالله خلال هەفتەیەک یان 10 ڕۆژە دەبوومە دەرکەویتن و ینی ئەنجامەوێ و بەهرەوێ وێ داهێنانەی چەند بێ بجا چ پێشبینی هەنە دیفۆن ڤەکوڵینێت وەکرین ینی بەری ئەم ببینین واقع باوەڕەیەکە زۆر منە هەیە ینی توانێت کاک دکتۆر و مهندس هۆگر و تیمامەیە کێ ئای زۆر ینی سەدان سەعات سەروێ پرۆژەی هاتیە شولکردن زۆر دقیق و تیمێت ئاکادمیا دەروە زانکۆی گەلمە دەبینە جازبم شولەکە مهندسی بێتەکردن ئەنجامەوێش دە مهندسی بیتن بەس ناو ڕێکا داهێنانێدا ئەم هەموو گوای دەبێت پێشبینیاوێت شتەی بکەین و ینی ئەنجامەیەکە ئەو ئەنجام نەبیتن و ئەم دخوازین بەس بە هەندێش مە پلانێت تین ینی ئەم وێندێ مەچە سترێس و مەچە ترس نییە دکتۆر ئەو تشتێتی تە چێکردن مەسەن هەتا ئەف ئامێرەژ ئەف کو دێبوومە کۆرە بێ بەرهەمینە هەمی دەستێ نافخۆتێتە چێکردن بەرهەمێ نافخووە مەوادێ نافخووە یانژی گەلە تشتین مەسەن مەحتەلبینە بێت ئەم داخواز بکەینش دەرڤە بێت یانژین بێژن نە مادەم ناوێ کوردستانی بێت هەمی تشتان کوردستانی چێکین بێجۆل هەولێرێ بێت دووکێ بێت زاخۆ بێت وان هەر جایکی بێت ثانی دەست پێکردنێ وەکی ئیسرارێکم هەبی کو ئەم تشتا چێکی نەمە دەستی کووردا چێکی ناخۆ یعنی تۆ کوردستانیدا ئەکەر هەرمەم احتیمادی سەر خبرە ئەژنەبی بکەین ئەم فێر نابین بلا ئەم جارێکی دو جارە حتا بتەخەلەتیژی چینینە مرۆڤ دێ تەسلیحکردن چارەسەر کرد مرۆڤ دێ پشتینگێ فێر بتن دێ تشتێ شێتن خۆ تشتا چێکرد ئەوە هزرا سەرەتاییە یا پەیمانگە هەمەک و ئەم بشێن تشتا دەستی کووردا بدین چێکردنێ و ئەوە هەمە تورباینە سەد دەستی کووردا هاتیە چێکردنێ دەبێژین هەندێک بۆربەرینکێک ئەو مرۆڤت کەرەتن شوان شەریکێت باوەری بەس سەر تشتێت تاسە ینی تشتێت بچیک وێتەم پێویست بین بکینێت ناف تورباینێدا بەس هەیکەلێ تورباینێ حیساباتێت تورباینێ گێربوکسە تورباینەوە تشتێکی زۆر زەحمەتە مرۆڤ دەست پێ بکەن چێکواسە چێکرد بەسمە چێکرد و ناجەحبی پێجا تشتێ زۆر تشتێت مەزن
اوید راستی اقتصادی ما کردستانی مبارنت کردم دشین چیکین بس مشیو هم چیکین تدید گنج زیرک مهن الکردستان گلک تین و روز بروز از بتر يعني قهموانا واسوان زوناست كمو مباري هي ام خلال سه سالت بين بار كم دي قالك تشتت ماستر جي تشيكين و ادي نبيشتم تشتاش خارج بيني با اگر ام بيجن مثلا چه پیتوید کت ام تورباینه کی درست کن تورباین الجیانه همی هن بلا بکرین ناف کردستان دادانی درست اویان بوچی ام چی نکین یان جدی او داینا نو بیت درست کردن یکم جور بد بیت درست کردن مثلا بوینمون او داینا راته داینا ناته دبیجم بو نمونه بود تورباین هی کرد ما تورباینش خارجی ناد یکم تشتم دی نوت تش صدی بتر مصرف اللي حق ويدين اما كرتشيكين حق 5 حتى 10 صديش حق ام بكرين ويك وتشتدوي جم دي معمله تشيكين معمله وان تورباينو تشيكتن دي خل كمال بي معمله شولكن او بورت ام دي مصرف اللي كين دي ولاتي ما دومينت نبيستا او بورا بشنا درفي ولاتي وجه تشتكي زور قازان جاكي مازنا ونفس كاتيجي صبينه وقت بيستي سيرفيس كي بي بيستي تشتكي بي حمي نفمدو هي او خبره نبيستم هي شركه كي ايك فريكن فلان ولاتي حتى بقهتفيري حتى بما تشيكت وبشتبه فحمي حسابات ما يذكرين حمي تصميم ما يكري يعني صد كاري ما بجا صبح يجي سرویسک پیش بتن اشکالک چه بتن دو اکثر چهار سرکین ما بس او همیت است ناف خوبه همیت منه بله خب شریف میگم مثلا اکیپ وید پیشکش بکر بله هر پریکا وب سایتیا یا جدید وید بتدفع پروپوزال وی تایبت هبت و همیتش معقده و زانیاری نویسا بنیانج مثلا حضرکات میشکم دو از به مدفع فلان تشتی هی از حسکم چیکین هین هاری کاریای بکر بله چوه بخو يعني اگر ريكو مال بارو كي اي بيتن صناعي ترى يعني او كاس استراحات هر نقطه كي كردستان بي درو كردستان بيتن دشتن تقديم بكتن هر جهه كي جاني بو بسياره كاتا بيش دشتن ايميل بماركه تليفونه بكت ام خدمتا داهنه رات كان حالته هي بيقولي متوتن بي خو بچم مؤسسه او انستيت ببينم درکت ما کریوانه درکت یعنی زی برسوانات تدان را پیش کشت بله سر که حکومت برای مسرور بارزانی حکومت حریم کردستان حتی چندش صدی گرمیل سرهیلینت گلوه بردام پرسیارت کن که پروژینی کاری و چلی ها جبوی که زیادتر یعنی آری کاری ها بیتا کرن خود جناب سرک وزیران یعنی بردام سرخطه يعني امد كوبناو دا قال بورده قال سرك وزيران تايبت يعني وقت كو بروجيت مازن تينا تشكرن اما ريبورت بو جناب سرك وزيران امرات كاين ام برس كاين يعني روجانا ام سرختين يعني ما تبيجي وكا وزارتك تعامل بله قالك سباس ده ما قالك كرت بي حسكر زيادتر ام سر راوستبان وكا كاتشو باش دوي هبي ان شاء الله دماجي باش دوي وزيرتر بحث كرن سر كي اي هبت برئيس شريف احمد عبد الله برپرس پیوندین كي اي ريفري گشتي كي اي دكتور آزاد نجار گله خوشحال بيمين هر سپاس گله سپاس بو